زمانی کوردی بەشێک لە ناسنامە و شوناسی قوتابیانی کورد بە بڕیاری وەزارەتی پەروەردەی عێراق بۆ ئەم ساڵی خوێندن لابراوە و هەژمار ناکرێت. بڕیارەکە قوتابیان و مامۆستایانی کوردی نیگەران کردووە و ڕەتی دەکەنەوە جێبەجێ بکەن. ئێمە وەکو مامۆستایانی بەشی کوردی ناڕازایی خۆمان دەردەبڕین بەرامبەر بەم بڕیارە کە دەرکراوە. مامۆستایانی بەشی کوردی کە دراسی کوردی دانرا بە بەشی کوردی ئەناسرێنەوە. یەکێ لەو قوتابیانەمان کە تەخەڕوجەکەن لە پۆلی 6 زۆربەی قوتابەکانمان ئەچنە بەشی کوردیەوە لە خۆشەویستی زمانی کوردی و زمانی دایکی و زمانی ڕەسەنی خۆمانە. ئێمە بەستی ئەوەیە کە خوێندنی کوردی بەرەو ناوچوون بڕوات، چونکە ئێمە ئەوە زمانی دایکە چۆن تەرک بکرێت، بەچی ڕایەکەەوە تەرک بکرێت، هیچ پێم باش نییە زمانی کوردی تەرک بکرێت، چونکە ئێمە ئەگەر زمانی کوردی تەرک بکەین چۆن بە کوردی قسە بکەین. بەڕاستی ئەوە وەکو خەدرێ گەورەیە، وەکو زوڵمێکە، وەکو دژمنێکە بەرامبەر بە کورد. هیوادارین تربیە بەم بڕیارە ڕازی نەبێت. بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە دەوامی قوتابخانەکان لە هەفتەیەکدا بۆ 1 ڕۆژ کەم کراوەتەوە. بابەتیوانەکانی پۆلی شەشەمی ئامادەییش لە هەردوو خوێندنی عەرەبی و تورکمانی بۆ زیاتر لە نیوە کەم کراونەتەوە. بەڵام بە پێچەوانەی خواستی قوتابیان و مامۆستایانی خوێندنی کوردی وەزارەتی پەروەردەی عێراق تەنیا زمانی کوردی لابردووە. ئەوەی لا کەرکووک کورد شانازی پێوە دەکات خوێندنی کوردیە. بەڵام ئەم تاکە دامەزراوەی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە کەرکووک ماوەتەوە لە هەموو لایەکەوە دژایەتی دەکرێت و پلانی گەورە هەیە بۆ بچووکردنەوە و لە ناوبردننی. پلانەکە لاوازکردنی خوێندنی کوردی و دابەزاندنی ئاسی قوتابی خوێندکارانی کووردە کە ساڵانە پلەی یەکەم بەسەر خوێندنی عەرەبی و تورکمانی دەهێنن. بەڕێوەبەری خوێندنی کوردی هەوڵەکانی چڕ کردوێتەوە و داوای هاوکاری دەکات بۆ شکست پێهێنانی ئەو پلانە. تەنها منە وای دەخوێنمەوە دۆزینەوەی کێشەیە بۆ خوێندنی کوردی تاوەکو لە بەردەم دانیشتوانی شاری کەرکووک ئەوە بسەڵمێنن کە بڵێن خوێندنی کوردی پڕکێشەیە، وەزعکچەکانی لە بەغدا چارەسەر نابێ، بۆیە وەردەوەردە خەڵک بڕوێتەوە لە خوێندنی کوردی و خوێندنی کوردیش تاکە سومبلە کە کوردایەتی هزری نێتەوایەتی لەم شارە پاراستووە. تکام وایە لە وەزیری پەروەردەی هەرێم بەتوندی بێتە سەرخەت و لیژنەیەک دروستکە لە وەزارەتی پەروەردەی هەرێمەوە سەردانی بەغا بکەن بۆ یەکلایەکردنەوەی ئەم بابەتە. خوێندنی کوردی لە کەرکووک 500 قوتابخانە و باخچەی ساوایانی تێپەڕاندووە. زیاتر لە 100,000 قوتابی و نزیکەی 8,000 مامۆستا و فەرمانبەری هەیە. سەرەڕای دژایەتی و هەوڵی زۆری نەیاران بە هاوکاری و پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی پەروەردە توانیوێتی لەسەر پێی خۆی بوەستێت. هێمن دەلۆ، کوردستان 24، کەرکووک.